چی نامۆ لە دانپێدانانەکەی لالەزاردا هەیە؟ چەند درۆنێکی خۆکوژی لێرەوە هەم دیسان باوەڵ تاڵەبانی بردومان کرێ و بە درۆنی خۆکوژی و ئەو خاڵانێکە لە دیاری کرابوو دەباشان هێزی تایە. میدیای یەکێتی دوای چەند ڕۆژ دووە خستن ئەمڕۆ دانپێدانانی لالەزاری بڵاو کردەوە کە گوایە هەوڵەکان بۆ کوشتنی باخڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی بووە. لە ئێستادا و لە سۆشیال میدیادا کۆمەڵێک پرسیار لەسەر ئەو دانپێدانانە دروست بوون و خەڵک دەیانەوێت بزانن کە چۆن پیلانگی ڕێەکە دانراوە. ئێمەش تەواوی سەرنجە بەهێزەکانی خەڵکتان بۆ دەخینە ڕوو. بۆ نمونە باس لەوە دەکرێت سترێس و قەلەقی بەشێک لەو کەسانی قسە دەکەن دیارە و ئاشکرایە لە ڕووی نووسراوەوە دەیخوێننەوە. عەدەد قەناسەکە دووربینەکەی پێچەوانە دەنێت بە چاویەوە بە دووچەکی قەناسە و بێ هیچ کەلەوچە و چاودێرێک و زۆر بە مرتاحی قسە دەکات. بەم شێوەیە دانیش بووم چاودێری ماڵی باڵ تاڵەبانیم دەکرد لێرەوە. کامێرای چاودێری ناتوانێت 600 بۆ 700 مەتر زوم بکات. قوبات تاڵەبانی لە دەرەوەی وڵات بوو ئەم ماوەیە. هەمووی یەک ڕۆژە گەڕاوەتەوە. گوایە پۆڵات لە هەولێرەوە ئەژیەمین و چالاکی خوشکەزای و دوو کەسی شارەزای بواری درۆنی لەگەڵ خۆی بردووەتە سلێمانی. ئەمانە لە کام ڕێگاوە گەیشتوونەتە سلێمانی؟ بۆچی هیچ سەیتەرەیەکی یەکێتی پێشی نەگرتوون یان ڤیدیۆی هاتوچۆیان لە سەیتەرەکان نییە؟ لە چ ڕێگایەکەوە ڕۆیشتون؟ خۆ ئەژیەمین لە دوای ڕووداوەکانەوە ئیتر نەگەڕاوەتەوە سلێمانی. یاخود بۆ نمونە دەڵێن ئەو هەمووە باسی چالاکی خوشکەزای ئەژیەمین دەکرێت بەڵام لە ڤیدیۆکاندا پیشان نادرێت. ئەو چەکانە ئەژیەمین لەکوێوە بۆ سلێمانی ناردووە. هیچ ئاماژەیەک بە ڕێگەکانی گواستنەوە نەدراوە. هیچ ڤیدیۆیەکی هاتوچۆی هێز لە سەیتەرەکانی هەولێر و سلێمانیدا نەنراوە. قەناس کە بێدەنگکەر یان کاتمی لەسرە چۆن جەماعەت ئاگاداری دەنگەکەی بن و درۆنی یەکەم هەڵدەن. کاتێک خەریتەیەکی ئامادەکراو بە خاڵی شوێنەکانەوە هەیە ئیتر چه پێویست بە ڕێبواری حامی دەکات بۆ پیشاندانی ئامانجی درۆنەکان. قەناسەکان لەناو فەرشەکەدا دانرابوون بەڵام کە بەرز دەکرێتەوە فەرشەکە دەنوشتێتەوە وەک ئەوەی هیچی تێدا نەبوو بێت. ئامێری بێتەل هەیە بەڵام دەگوترێت بە گروپی واتساپ قسەیان کردووە و گرنگتر لە هەمویان چەند کەسەکە پێشوەختە دەستگیر کرابوون. هەدی چۆن لە کاتی شەڕەکەدا لە لالەزار ئامادە بوون. عەدەد قەناسەکە دەڵێت لای لاهور بووین، یەکێکی تریان دەڵێت چەکم گواستەوە بۆیان. ئەمانە چۆن پێشوەختە گیران و چۆن لە کاتی شەڕەکەشدا ئامادە بوون. کەس گوێ پێ نەدا و لاور شەرزەنجی بڕیاری دا و ئیعازی داوتی شەڕەکەین و هەمومان پێکەوە لێرە دەمرین خۆمان تەسمیل ناکەین. دوای چەند جارێکی تریش هەر بە سەما هاوار کرا و بانکرا کەس نەچۆ دەرەوە و گوێ پێ نەدا و شەڕ دروست بوو. من لای لاوری شەرزەنجی لێ پاڵیا بووم کە چەند جارێک تەلەفۆنی بۆ ڕێبەر ئەحمەدی وەزیری ناوخۆ دەکرد و چوومە ماڵی شێخ لاهور کە چوومە ماڵی شێخ لاهور هەندێک عیدات و فیشەکەم بردە سەربانم بۆ ئەو کوڕانە کە لەسەرەوە بوون. لەوێ کۆمەڵە پێشمەرگەیەکی خۆمانم بینی کە تاکو ئێستا نەیانم بینی بوو لەو ماوەی 34 ڕۆژە کە لە سلێمانی بووم. یعنم لەگەڵ ئێمە نەهاتبوون تقریبا لەوانەیە هەر ڕۆژی پێنجشەم داخلی ئەوێ کرابوون.